جان ئەوەی کە ئەوەی هێناوەتە سەر شەقام چییە؟ والله ئەوەی لە ڕاستیە ئێمە کردبوونێتەوە لە ناڕازی دەربڕین دژی حکوومەتی بەغا و کە هەر ئێمە لانی کوردی لەم شارێ بەڕاستی هەم لە هەرێم بووین و هەم لە بەغاش بووین بەڕاستی ینی زاحی هەردوو لای ئەمە حقیقەتە دووەم شتی کە ئێمە کردبوونێتەوە لەم شارێ ئێمە وانە بێژی و ماوەی چەندێک ئێمە لەم شارێ واناڵێن بێ بەرامبەر بێهی ئەوەی هیچێکمان پێ بدرێت یاخۆ یەک حسابێکمان وە بکرێت لە هەرێم لە بەغدا ئێمە ئەوەی کە سەر بەغاین باسی بەغداکەین لێرەوە باسی حکوومەتی ناوەند دەکەین کە ئێمە لەم شارە مامۆستانی وانە بێژ لەم شارەیە بۆ ماوەی ساڵێکە هین وامانێ 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵەوانە بێتەوە بێ ئەوەی هیچ پاداشی گریا یاخۆ هیچ ڕاتبێکی بە بڕێتەوە ئێمە لێرە کردبووین بۆی تەزبیت بکرین حەقی خۆمان پێ بدرێت داوای حەقی خۆمان کردەوە حەقی خۆشمانە ئێمە چەند ساڵ خوێندومانە چەند ساڵ شەون و خوریمان کردەوە بە حەقی خۆمان ناجح بووین بە حەقی خۆمان ئەو شەهادەی بە کالیۆرەستمان بەدەستێناوە بە حەقی خۆمان گەیشتن بەم پلێ ئێستاش داوای ئەواکەین بە حەقی خۆمان تەعین کرین ناخود ئەگەر تەعینیش ناکرین بکرین بە عەقل فلەبەرەوە داوای لە حکوومەتەکەم بێ بەهانامانە بێ بەهانە ئەم گەنجانەوە بەڕاستی هەرێکی لەمانە خاوەنی توانایە کە هەرێک لێمانە خاوەنی کۆمەڵێک بە هەرێکە لە خزمەتی پەروەردە و ستەمی پەروەرداکرێ لەم شارە